ئێوارەتان باش سڵاوتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵتان شادەبینەوە. گفتوگۆی پایتەختەم جارە باس لە چەند تەوەرێکی پەیوەست بە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەکات. ئایا دروستبوونی ئەم کێشانە و چارەسەر نەکردنیان بەرپرسیارەتی دەکەوێتە ئەستۆی حکوومەتی عێراقی یاخود بەرپرسانی کورد یاخود نوێنەرانی کورد لە بەغدا؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتەش میوانداری هەر یەک لا بەڕێزان فەرهاد مەلا ساڵح ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتوو، ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، دکتۆر محەممەد ئیحسان سەرۆکی دەستەی گشتی ناوچە جێناکۆکەکان. دکتۆر لەگەڵ جەنابەت دەست پێ یەکەم کە سەبارەت بە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا، ئایا ئەم کێشانە بۆ تا ئێستا زۆربەی زۆری وەکو خۆی ماوەتەوە، ینی چارەسەری هیچ کێشەیەک نەکراوە تا ئێستا؟ پێشەکی زۆر سوپاس. ئێمە لە هەر نظامێکی کە تەغیرێکی وە لە بێتەکردن دوونەوە کێشە هەیە. کێشەیەکی نۆرماڵ لە هەر سیستمێکی فیدراڵی تازە لە عرابێت و نەوە کێشەیەک تر هەیە ئەستراتیجین حاسمن پێویستە تۆ حەسمە بکەیت. ناڵێم هەموو کێشەیەک حەل نەبووە لەگەڵ بەغا، بەڵام ئالیەتی حەلکردنی کێشەکان لەگەڵ بەغا بە ئالیەتی پێنکیلەرە، ئایلەتی مسەکەناتە، حلولی جەزری بوو هیچ کێشەیەک نییە لەبەر عەقلیەتی حەل لە بەغا تا ئەمڕۆ عەقلیەتی حەلکردنی کێشەکان لەگەڵ کوردستان نەبووە. فترەیەکی موقەتە اتفاقی کردیە لەسەر شتێک، التزامی کردیە بە نقطەیەکی معەن تا فترەیەکی معەن، اکتیفای حاجەی پێ کردیە جارێکی تر گەڕەوە لە پێش مەرحەلەی حەل. زۆربەی کێشەکان حەقیقەت ئەمەنە کە دەیت کە من باسی کێشەی 140 ئەکەم لەبەر کێشەی 140 لە هەموو کێشەیەک نەجێبەجێکردنی مادەی 140 لە هەموو کێشەیەکی تر حەساسترە. ئەگەر باسی نەوت بکەیت نەوت لە ژێر خاکە، باشی پێشمەرگە بکەیت تۆ کێشەکەی تۆ ئەساسی کێشەی خاکە. بەغا لە حەلکردنی ئەم کێشەیە هیچ ڕۆیەیەکی پێ نەبووە، نەک لە قۆناغی دەستورەوە نەک تا ئەمڕۆ. ئەڵێم هیچ ڕۆیەیەکی پێ نییە، ڕۆیەکەی ئەوەیە بەس ئەوەی کە کورد دەیەوێ نەیەتەکردن. ئەمە ئالیەت و ئەمە عەقڵیەتی ئیدارەی دەوڵەت نییە. ناڵێم کوردستان تاکێتێ مەهمومان پرفێکت بووینە، هیچ غەڵەتەیەکمان نەبووە یان هیچ شتێکمان نەبووە، بەڵام تۆ کە تەرەفێکی ترت هەیە لە معادلەیەکی وە پێویستە تەوازنێکت هەبێ، پێویستە تۆ خطوەیەک بەرەو پێش بچی و تەرەفەکەی تریش خطوەیەک بەرەو پێش بێت. ئێمە من لە بەغام لە 2003 تا ئێستا لە لیژنەی یەکەمی جێبەج لەسەر زمانی حەمید مەجید موسا لە مەرحەلەی کتابەی دەستور، لە مەرحەلەی قانونی ئیدارەی دەوڵەی مەرحەلەی موقت، لە مەرحەلەی 2003 لە مەرحەلەی پێش 2003 لە مەرحەلەی معارەزەش حەقیقەت کە دێم سەیری ئەم کێشانە بکەم خطابیان تەقدمێکی پێچوویە لەسەر وەرەقە، لەسەر خطاب، لەسەر نووسین تەقدمێکی زۆر زۆری دیاری پێوەیە، بەڵام کە واقع حالەکە کێرڤەکەی سعود و نزولێکی وای تایە ناتوانی تەقیم بکەیت. سەبەبی ئەساسیەکەش حەقیقەت لە بەغا عەقلیەتی حەلکردنی کێشەکان نییە، نەک قەناعەتی بە کێشەکە نییە. زۆربەی ئەو برادرانەی کە لە بەغا بوون و خوڵقی کێشیان دەیکرد بۆ ئێمە یان ڕێگر بوون لە جێبەجێکردن و بە تایبەت بوو مادەی 140 نەک حەزیان لێبوو ئەو ناوچانە نەوێتە سەر کوردستان، بەڵام حەزیان لێبوو کوردستان هەر مشکلەیەکی ئاڵۆزی هەبێ لەگەڵ. باشە دکتۆر، باسی ئەوەت کرد کە ئەو ناوچانە حەز ناکەن نەکبێتە سەر کوردستان، هەر حەزیش ناکەن چارەسەری بکەن. کاگارێز لەم نقطەوە ئێمە لای جەنابەت ئایا کاتی خۆی لە کاتی نووسینەوەی دەستوری هەمیشەی عێراقدا کورد خۆی بەدەستی خۆی ئەم ناوچانەی کرد بە جێناکۆک، لە دەستورە سابتی کرد کە ئەمە جێناکۆکن، ئەو کاتە نەئەتوانرا کورد بە شێوەیەکی کە مامەڵا لەگەڵ ئەم ناوچانە بکات. لانی کەم کە کردی بە جێناکۆک ئیداریەن بیبەستێتەوە بە هەرێمی کوردستانەوە تا دوای ڕیفراندۆم دواتر بچواتە سەر ئەو لایەنەی کە ڕیفراندۆم دەنگی بۆ ئەدا. یعنی کەواتە بۆچی گلەیەکە لە مالکی یاخود لە بەرپرسەکانی بەغدا بکرێ بۆ لە سەرکردایەتی سیاسی خۆتان نەکەن؟ خۆی ئەگەر بەدیدی ئێستا سەیری مەسەلەکە بکەین وەکو تۆ ئەڵێ وایە، بەڵام ئەبێ هەڵومەرجەکانی ئەو کاتە چۆن بۆ هەڵومەرجی گفتوگۆی نێوان هەرێمی کوردستان و بەغدا و ئەمریکاش کە ئەو کاتە دەسەڵاتدار بووە لە عێراق. من بەش بە حاڵی خۆم ئاگاداری وردەکاریەکان نەبوویمە، بەڵام دڵنیام هەوڵی زۆر دراوە بۆ ئەوەی
مەسەلەکە یاخود کێشەکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بشتێتەوە یاخود لانی کەم حەق بۆ خاوەن حەق بگەڕێتەوە هەوڵی زۆر درراوە بەڵام تۆ بەدیدی ئێستا بێگومان کە تۆ ناوت لێ ناجێ ناکۆکی کەواتە گومان لەسەر مەسلەی ڕەوایەتی هەیە ئایا سەر بە هەرێمی کوردستان بیا سەر بە ئەوە بێ ڕەنگە من پێم وابێ ئەو کاتە بەشێکی پەیوەندی بە متمانەی ئێمەی کوردستانیان یاخود سەرکردایی سیاسی کوردستانە بێ بە ئەمریکیەکان کە عراق بەجێ نایڵێن کە وڵاتەکەمان ئەبێ بە وڵاتێکی دێموکراتی چونکە هەموو حیزبەکان ئەو کاتە هەوڵیان بۆ ئەدا و هەرێمی کوردستان لە گەشەکردنێکی بەردەوام بوو یعنی وەکو دەڵێ بە چاوێکی گەشتبینی سەیری مەسەلەکان کرایە و دواتریش لە دەستور بەو شێوەیە جێگیر کرا کە هەیە بە بێگومان ئەگەر ئەو کاتە بە شێوەیەکی تربای ڕەنگە ئێستا کە حەل بووایە خۆی کاتە ئەو متمانەی کە ئێستا نییە بە هەندێک لەلایەنە سیاسەکانی بەغدا ئەو کاتە ئەو متمانەیە زیاتر بوو بەستەوەی بەدڵنیاییەوە لەبەرەوەی لایەنە سیاسەکانی عراقی ئەو کاتە هەمویان لە ئۆپۆزیسیۆن لە ژێر زەخت و زوڵم هاتبوونە دەرێ هەمویان باسییان لە ڕەوایەتی مافەڕەوەکانی گەلی کوردستانە کرد هەمویان باسییان لە دامازرانکردنی یا بەشەیەکی گشتی بڵێن باسییان لە عراقی نوێ کرد عراقی نوێ واتە عراقێکی دموکراسی واتە عراقێکی فیدرالی کەواتە لە عراقێک کە دموکراسی بی فیدرالی بی بۆ ئێمە کێشە چی ئەمڕۆنا سبەی یعنی ئەو کاتە بە ئومێدی چارەسەرکردنی کێشەکان بە ڕێگای دیالۆگ و بە ڕێگای یاسا ئەو مەسلەیە لە دەستور جێگیر کرا و دواتریش ئەوە کۆی بینی ئێستا کە بووتە کێشەیەک ینی ڕۆژ بە ڕۆژ کێشەکە گەورەترە بێت لەبەرەوەی دکتۆر قسەیەکی کرد یعنی لایەنەکەی بەرامبەر بڕواان پێ نییە یاخود بە هیچ شێوەیەک نایانەوێ ئەو مەسلەی مادەی 140 جێبەجێ بکرێتن و کێشەی نێوان هەرێمی کوردستان و عراق ببڕێتەوە زۆر سپاس باشە ئەگەر لایەنەکەی تر ناوێت ئەم کێشەیە چارەسەر بکرێت کورد چ فشارێکی کردووە بۆ ئەوەی کە ئەم کێشانە چارەسەر بکرێت لەگەڵ بەغدایە هەر لە کاتی نووسینەوەی دەستور هەتاکو ئێستا سەرەتا دەبێ ئەوە بڵێن ئێمە وەکو کورد معنیترین بەجێبەجێکردنی مادەی 140 تاوەکو خەڵک لە بەغداوە یەکەم ئێمە مکەوینێکین پێکاتێکی لە سێ پێکاتێک سەرچەکەی عراق ئەنجە لە مادەی یەکەمی دەستوری عراقی دەڵێتن عراق وڵاتێکی ئیتحادیە یەکگرتووە واتە ئێمە ئارەزوومەندانە هەموو لە بەیەکەوە هەڵساوین ئەم عراقە نوێمان نووسیوەتەوە لێرەدا لە بڕگەی یەکەمی ئەو دەستورەدا پێویستی بە هەڵوەستە لەسەرکردن بوو لەماوەی ئەو 9 ساڵی ڕابردوودا تا ئێستا ئێمە ئێستا کاتیەوە هاتووە کێشەکانمان هەمووی تەسنیف بکەین بۆ مانایە ئێمە کۆمەڵە گرفت و کێشەی ڕۆژانەمانێت تا دەگاتە کێشە و گرفتە استراتیژی و سەرچەکان بە بۆچوونی ئێمە پێویستە لەو مۆزوع و دەست پێ بکەین بڵێن ئێمە کێشەی خاک لەسەروی هەموو شتەکانەوەی بەو مانایە مادەی 140 کە پەیوەستە بە چارەسەرکردنی خاشی کوردستان لەگەڵ بەغدادا و دەستنیشانکردنی سنووری هەرێمی کوردستان لە ڕوانگەی مادەی 140ەوە کە بڕگەیەکی دەستوری هەمیشەی عێراق و خەڵکی عێراق بە گشتی دەنجیان بۆ داوە و ئێمە بەشێک بوون لەو پێکهێنەرە سەرچیانەی کە ئەم دەستور ئەم عێراقە تازەی لێ لەدایک بووە کەوا بوو لەو ڕوانگە قانونی و دەستوریەوە لەو مەدخەلەیەوە لەو دەواازەیەوە بچینە ناو ڕووداوەکانەوە زۆر جیاوازە لەوەی کەوا ئێمە وابزانین بەشێک لە عێراقی نوێەوە خێرمان پێ دەکەن تاوەکو بزانین ئێمە کۆمەڵی داهاتمان پێدەن ئێمە کۆمەڵی دەسەڵاتمان پێدەن کۆمەڵی شەراکەتمان پێدەن یا جار وایە شەریکیە ئەمە لە ڕاستیدا دەبێت ئێمە جارێکی دیکە عادی ئەوراق خۆمان بکەینەوە دەبێت بین ئێمە ئەم مۆزوعی کە گرنگترین خاڵە بە نسبەت ئێمەوە بین مساومە لەسەر شتە بکەین مساومە لەسەر شتەکانی کە نەکەین هەندێک شت بە نسبەت ئێمە ئەولویەتی نییە ڕەنگە گرنگ بێ بەڵام لە سەروی هەموو شتەکانەوە دەتوانین بڵێن ئەم مۆزوع بیخینە قۆناغێکی دواترەوە ئەگەر ئەوەمان چارەسەر کرد کە خاکە بۆ تو دەستنیشان کرا لە دەسوورەکە دەڵێ ئەو خاکە چۆن نەونوتی لێ دەردێ و ئەوەی پێشوو چۆن دەرهاتووە چۆن مامەڵە لەگەڵدا دەکرێت بەبە چۆنی ئێمە دەبێ ماوەی بۆ نمونە دەرفەتێک بدەینە حکوومەتی ئێستای عراقی ماوەیەک بە بەردەوامی هەموو لایەنە کوردستانیەکان بە یەک دەنجی بە کۆدەنجی نیشتمانیەوە یەکدەنگ بین کە ئێمە چاوەڕوانی جێبەجێکردنی مادەی 140 و ئێمە پێگیری دەکەین و ئێمە متابعە دەکەین و ئێمە ئەوە بە نسبەت ئێمە خاڵی سەرەکی و دەرەجەیەک و نقطە ڕقەمیەکە ئەگەر ئەوە لەسەرەوە ئەساسەوە بناغەیەکمان داڕشت توانیمان بەرامبەرەکەمان کەم بینە سەر مێزی گفتوگۆوە و حیوارمان لەسەر ئەساسە کرد ڕەنگە بتوانین ئێمە کۆمەڵ هەنگاو بچینە پێش ئەگەر نا تێکەڵکردنی هەموو ئەوراقەکان بەسەریەکەوە فەرامۆشکردنی ئەو مادە گرنگە لەوە چێ بەڕاستی خزمەتمان نەکاتن و ئەو گرفتە گەورانەی کە دروست دەبن لە بینی ئێمە لەسەر مەسەلەی کەرکووک و خانەقینەوە شوێنانەیە لەسەر مەسائل بوو تو ڕۆژ لە ڕۆژان ناینە سەر ئەوەی کە لەسەر بڕی داهاتەکە خەڵکی کوردستان تفەنگ هەڵگرێ بەرامبەر بەغدا و بەغداش دەباوە بێنێتە سەرمانەوە
ئەم مۆزوع ناگاتە ئەو ئاست ڕەنگە ڕۆژێک بێ ئێمە خۆ پیشاندانێکی جەماوەری ماگرنێکی سەرتاسەری ڕوبەڕووبوونەوەیکی با بڵێ مەدەنی سەرتاسەری بەرامبەر بە عێراق بنوێنی بەرامبەر بەو مافانە چکۆوان هەموو مافی دەستوری ئەمەن هیچی خێرکردن نییە بێمە بەڵام لە مۆزۆی خاکدا ئەم مۆزۆیەکی مەسیریە بەنسبەت ئێمەوە چۆن ئەمە ئێستا و داهاتوو ئێمە دەستنیشان دەکەن ئەگەر ئەومان بە شێوەیەکی دەستوری یاسای و سیاسیەکی محکەم بڕاندەوە ئەتوانین لە هەنگاوەکانی دیکە سەرکەوتوو بین. دکتۆریانی وەک باسی کرد ئەولەویاتی سەرکردایەتی سیاسی کوردی یاخود نوێنەرانی کورد لە بەغدا هەتا ئێستا خاک نەبووە کەواتە تا ئێستا چارەسەرکردنی مادەی 140 نەبووە ئەولەویاتی تر هەبووە لەوانە نەوت بودجە نازانم ئەم کۆمەڵی کێشانی کە لەگەڵ بەغدا هەیە بۆچی خاکتان نەکردوتە بنچینە بۆ ئەوەی کە کێشەکانی تری لێ چارەسەر سیر کە تۆ پرسێکت کردە کە کاکارێس ئەگە بیت سەیری تەتەوری مەراحلی حلولی ئەم کێشانە بکەی کێشەی ناوچەدابراوەکان تۆ فترەیەکت هەیە لە پێش نۆتۆیەک فترەی دیکتاتۆریەت و زوڵمە لە نۆتۆیەکەوە تا 2003 کە لە فترەی معارەزە بوون عینە لەو کاتەش مەشاکلت هەبوو هەندێک لە معارەتی کە هیچی پێ نەبوو ئەو کاتە کە هیچی پێ نەبوو لەسەر سوشیال سکیوریتی بوو خەریکی تەنها خاوەنی قەڵەمەکەی خۆی بوو لە مؤتەمەری لەندەن لە مؤتەمەری سەلاحەدین لە مؤتەمەری ڤیەنە کە ئەو کاتەش استعدادی نەبوو بڵێت ئەم ناوچانە هەموو کوردستانین ئەو فترەیەکی خطابی بوو پاشی فترەیەکی 2003-2005 کەفتە ناو ئیطارێکی قانونیەوە تۆ تاڵت هەیە دەستورت هەیە 2007 تا ئێستا کەدیدە مەرحەلی حلول کورد ناڵێم ئێمە وا مەشاکلمان لەڕێ بوو طرفەکەی مقابل ئالیەت و من لە کۆبوونەکانی ڕوباعیە لەگەل هەر چهار حزبە سەرەکیەکانی لێرە ئەمە یەکێک لە مەتەفەکانی ئەساسی بوو کە اتفاقمان کردیە کە چۆن جێبەجێ بکەین کە چۆن حلولی دابنین پاشان لە فترەی خۆماسیە لە خۆماسیە مەحەزرەکان هەموو ئێستا لە لای منە کە حزبی داوای تیا بوو مەجلیسی ئالای تیا بوو حزبە سەرەکیەکانی کوردستان لە فترەی مەجلیسی حکومت لە دوای مەجلیسی حکومت و فترەی هەموو اتفاقات و شتت هەیە تۆ کە ئەم شتە جێبەجێ بکەیت بەڵام نەک بە تەنیا بوو ئەمەیە مەشاکلی عالقە لە بەغا 140 مشکلەی علاقاتی خارجی بوو نەوت و غاز بوو پێشمەرگەیە بەجتە مەجموعەیەکی مەشاکلەکانە نەک تەنها لەمە ئالیەتی حەلکردنی کێشەکان لە بەغا حقیقەت ئالیەتێکی تعاملی دەولە نییە لەگەل کێشەکان ئێوە بەشێکن لەم دەوڵەتە نوێیە ئێوە بەشێکن لەم حکوومەتە ینی بۆچی ئێمە سەبەبە سەرەکیەکانی کە بەشێک بووین لەم نقاطانە بەغا یەکەم شت ڕەهانیە کرد عەدەم اتفاقی کوردی هەبێت یاریەکی کۆنە لەگەل کورد هاتیەکردن لە بیداتی دەسیز دەوڵەتی عێراقی تا ئەمڕۆ تەقسیمی مەواقفی کورد بێتەکردن خۆشبەختانە نەیتوانی الحەمدلله و شکر نەیتوانی ئەم معادلە جێبەجێ بکات کێشەکانی تر تۆ ئەگەر پرنسپەکەی تۆ ئەزانیت حەلکردنی کێشەکانە بە گفتوگۆ حەلکردنی کێشەکان ئەوەیە بە ئالیەتی دیموکراتی بۆ خەیاراتی 140 ئەم خەیارەت هەبوو کە جێبەجێ بکەیت طرفەکەی تر وای لێ هات تۆ لە مەسەلەی نەوت ئەزانی حکوومەتی مەرکەزیەکە خەسمە بۆت تۆ مشکلەکەت هەیە لەگەل حکوومەتی اتحادی لە بەغا بەڵام مەسەلەی 140 ئیشەکە وای لێ کرد بوو بە شکلێکی وە فترەیەک دەیگوتن ئێوە لەگەل عەرەبەکانی لەوێ مەشاکلتان هەیە فترەیەک لەگەل تورکمانەکان مشکلات ئێمە هیچ مشکلەیەکمان نییە بڕۆن لەگەل تورکمانەکان ڕێککەون هیچ مشکلەیەکمان نییە بڕۆن لەگەل عەرەبەکانی ناوچەکەت ڕێککەون هیچ مشکلەیەکمان نییە بڕۆن لەگەل تورکیا ڕێککەون هیچ مشکلەیەکمان نییە ئیران اعتراضی هەیە ئەم عەقڵیەتی بەڵام حەقیقەت ئەمڕۆ کە بە تەحریکی قوات و بە حەزکردن بە فەرزی حەلی عەسکەری هەر پێشنمانیش دەمانگوت هەندێک لە ئێمە دەمانگوت کە ئەمە عەقلیەت و ئالیەتی حەل ڕؤیەی حەلیان نییە بۆ هێشتەکان ئەوانەی کە ئەڵێن هەمووی ئەعزاری وەهمین حەقیقینین. دکتۆر باش کاکەرز ئەگەر ئەم قسانەی کە دکتۆری کات واقعیە و ئەبینین کە فعلەن کێشەکان چارەسەر ناکرێت ئێستاش ئەوە تا هێزێکی عێراقی هاتوۆتە ئەو ناوچانە کە ئەوێ فەرز بکات کە ئەو ناوچانە بۆ خۆی بێت کەواتە بلەم لەگەڵم ئەقلێتەیە چۆن مامەڵە ئەکرێت چۆن ئەتوانن کێشەکانی تر چارەسەر بکەن ئەگەر ئێوە لەسەر کێشە ئەساسیەکە بنچینیەکە کە مادەی 140 نەتوانن چارەسەری بکەن.
خۆیت و پێشتر پرسیارێکت کرد گوتت مەسلەی نەوت و مەسلەی داهات و ئەوانە کراوەتە ئەولەویەت و ئیشی لەسەرکراوی تر دواخراوە من پێمانی ئەو مەسلەی وا بێ بە درێژایی خەباتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان دروشمە سەرچەکەی دموکراسی بۆ عراق بووە ئاگادار بە ئەنجاگە مافی چوارە خۆنووسین بێگەر ئۆتۆنۆبی لە ژێرەوە داوامان کردبێ ئێمە ئەو داوای ئەو ئامانجەی کە ئێمە قوربانیمان لە پێناوی داوە دروشمی سەرچیمان بووە هێناومانەتەن دەستور لە دەستور تەسبیتمان کردووە دیموکراتی و ئێمە دواتر کە باز دەکەین مەسلەی مافی چاری خۆنووسین و مەسلەی فیدرالی کە پێمان وایە لە چوارچەوەی دەوڵەتی عراقی لەم قۆناغە ئێمە ئەتوانین مافەڕەوەکانی خۆنووسین ئەوەشمان خستۆتە دەستور واتە مەسلەی دیموکراتی و مەسلەی فیدرالی مەسلەی خاک و مەسلەی نەتەوە و مەسلەی کلتور و هەموو مەسەلانی حل کردووە بۆ ئێمە کێشەیەک نی لەو مەسلەیە بەڵام مەسلەی نەوت و مەسلەی هێزی پێشمەرگە ئەوانی تر کە دێتە گۆڕێ ئێستا کە گرفتمان هەیە ئەویش لە دەستوردا هەیە بەڵام ئەوە وردەکاری جێبەجێکردنە یعنی خراپ تەفسیرکردن یاخود تەفسیری جیاوازکردنە بۆ مادەکانی دەستور یاخود بیان و گرتنە بۆ بەڵام ئەمەیکە لە ڕاگەاندنەی بینین کاگارێ زیاتر لەسەر نەوت و پێشمەرگە و بودجێ نبینین لەسەر 140 کەرکک ئەو هاوارە چۆنە من پێمانە وا بێتن ئێمە ئەومان هەیە ئەوە لە دەستوردا جێگیر کراوە ڕۆژانە بەردەوام باسەکە کێشە سەرچێکی ئێمە لەگەڵ عراق ڕێککەوتن نامەکانی نێوان هاوپەیمانی کوردستان و لایەنەکانی عراقی هاوپەیمانی چوار قۆلیەکە بەرنامەی فراکسیونە کوردستانیەکان هەمووی خاڵە سەرچەکەی جێبەجێکردنی مادەی 140 لە بیرت نەکەی ئەوەی تر کە باز دەکرێت و ئەو ڕژێندرێ و گەورە دەکرێتن ئەو مەسلەی معنانی ئەو وازی لێ هێندراوە ئەوی ڕۆژنامەیەکە ئەو مەسلەی ئەو ڕژێنێ بە مەستێکی تایبەتیا بۆ ئەمێ بۆ ئێرەیە بۆ ئەوێ ئەو مەستێکەکەی بەڵام مەسلە سەرچەکە نەکەس وازی لێنا نەکەسیش ئەتوانێ واز لەو مەسلەیە بینێتن ئەوە مەسلە دڵنیا بە جا باز دەکەی مەسلەی هێزەکان ئێمەش بە دڵنیایی واڵێن دروستکردنی ئۆپەراسیۆنەکانی دجلە لە دوو خاڵەوە نادەستورین یەک پێکێنانی ئەو هێزە نادەستوری و ناقانونیە چکە بە پێی دەستوری عراقی دانانی قائیدی فرقەیەک ئەبێ لە پەرلەمان دەنجی لەسەر بدرێ ئەوە لە سەروی قائیدی فرقەش دێ زەید یەکت بۆ ئەکاتە عملیات و چکە فرقەکانی تری پێوە بەستێتەوە دوو بە پێی دەستوری عراقی خۆ ئێمە لە دەستور و لە قانون کێشەمان نییە لە جێبەجێکردن و لە وردەکاری کێشەمانەیە ئەڵێ نابێ هێزە چەکدارەکان لە یەک لایکردنەوەی کێشە ناوە خۆیەکان بەکار بهێندرێ یاخود ینی خۆیان لە هیشکاری سیاسی هەڵقورتێنن ئەو هێناویەتی ئەو خۆ هەڵقورتاندنە ئەوە چاوسورکردنەوەیە ئەوە گەفکردنە لە هەرێمی لە کوردستان ئەوە ئەو بیان و خۆی هەیە خۆیش ناڵێ هەروە هێناومە بۆ ئەوەی هەرێمی کوردستان هەڵم بۆی وا بکەم بۆ یەکەم کۆمەڵک بیان و دێنێتەوە ئەو بە بیانشتری هێنا بەڵام ئێمە مەترسیە خۆی ئەو بەرگریکردنەی ئێستای هێزە کوردستانیەکان و ئەو هەوڵەی بۆ هەڵۆشانەوەی مەرامەکانی چ هێزەکە چ مەرامەکانی ئۆپەراسیۆنی دزدا خۆی ئەوە دەردەخاتن کە هەرێمی کوردستان وەکو حکوومەت وەکو پەرلەمان وەکو هێزە سیاسەکانی کوردستانیش بەرگری تەواو لەسەر مەسلەی مادەی 140 بۆیە ئەو مەسەلیان ئەو مەسەلە واگەورە بۆ یشتیان بگاتە ئەم مەرحەلەیەم قۆناغا بۆ یشتیان مەسەلەن بگاتەوەی کە مالیکی هێز بێنێتە ئەوێ بۆچی زووتر هەوڵی چارەسەرکردن نەیە هیچ لانی کەم ینی نیوەی کێشەکانیان چارەسەر بکردە چێ مەسەلەن چارەسەری بکاتن لایەنی کوردی بۆ نمونە هەتاکو ئێستا مەسەلەی ناوچەجێ ناکۆکەکان هەتا ئێستا داوا نەکراوە کە سنووری ئیداری ڕاستە سەرۆک مامجلال ناردوێتی بڵێ ناردوێتی بۆ پەرلەمان بەڵام هەتاکو ئێستا بە ڕسمی ئەم هینە جێبەجێ نەکراوە ئەم داوای سەرۆک کۆمەر یەکێک بزانە پرۆژە یاسایەکی ناردوێتە پەرلەمان بۆ جێڕانەوەی سنووری ئیداری پێش ساڵی 68 لێ بکرێتەوە ئەوە لە پەرلەمان و ئومێد دەکەن کە ئەوە یەک دوو لە بیرمەکە ئێمە لە حکوومەتی عراقی کە هاوبەشین بە مەرج هاوبەشین لە حکوومەتی عراقی مەرجی جێبەجێکردنی مادەی 140 باسی مادەی 140 بکەین مادەی 140 معنەوەنی هیچ شتێکی لێ جێبەجێ نەکرد ئێستاش بەردەوام کاری لەسەرکری و جێبەجێ ئەکرێتن بۆ ئاگداریتان بەڵام بەدڵخواستی ئێمە نیە بە ویست و ئارەزووی ئێمە نیە ئێمە مارانگازین لە گوری سەترسین ئێمە ئەترسین جارێکی تر دیکتاتۆریەت دروست بێتەوە ئێمە ئەترسین عقلیەت دیکتاتۆریەت نەماوە بەڵام عقلیەتی دیکتاتۆری هەیە بەهێز بێتەوە ئێمە ئەترسین جارێکی کرد لە بەڵێن نامەکان و لە ڕێککەوتن نامەکان لە دەستور پاش گەزبوونەوە هەبێت مەسەلەکە ئەوەیە ئەجینا مەسەلەکە ئەوە نییە خوانە خواستە ئێمە نەمانوی جێبەجێکردن جێبەجێ بکرێت اینجا مەسەلێکی تریش هێستا حکوومەکان لەو مەسەلەیە ئێمە ساڵی 2003 هەرێمی کوردستان حکوومەتمان هەبوو پەرلەمانمان هەبوو لەسەر خاچی خۆمان بوون لە دەستور هەموو ئەو قانون و بڕیارانەی لە هەرێمی کوردستان دەران دانی پێدانراوە لەبەرەوەی هێزت هەبوو قووەتت هەبوو ئێستش ئەگەر
هێزی هەرێمی کوردستان یاخود گەلی کوردستان هێزەکە ئەنجامە بەستم هێز ئابووریە هێز جیۆپۆلیتیکیە هێز ینی زۆر شتە سەربازی زۆر شتە ئەگەر هەمان بی ڕەنگە ئەو گفتوگویانە ئەوەی کە بە ساڵێکی برین بە ڕۆژێک یەکلایی بکەینەوە بەڵام ئایا من پرسیارەکەی من ئەوەیە یەکلاییکردنەوەی کێشەکان مادام دەستور هەیە مادام قانون هەیە مادام لایەنەکەی بەرامبەریشت گفتوگۆی ڕەفز نەکردووە ئێستا سەر ڕای ئەوە کێشەمان هەیە بەڵام ئامادەی دانیشتنن و لایەنێک نییە بەتەنیە لە عێراق حکم کات و ئەو لایەنە تەواو ئەو هەڵوێستی و ئێمەش کەواتە مادامی ئەبێ هەڵوێست خۆمان گۆڕین لە ناو عێراق کۆمەڵێک فاکتەری تر هەیە کۆمەڵێک لایەنی تر هەیە قسەیان لەگەرەکەی هەوڵە لەگەڵ دەدەی بۆ چارەسەرکردنی کێشەکان ئێستاش من ئەڵێم چارەسەرکردنی کێشەکە ماوەی یعنی ئەگەر لەسەر خاڵێک ساڵێک دانیشین بە گفتوگۆ چارەسەریکەین باشتر لەوەی بە 1 ساعت بە شەڕ چارەسەری باش زۆر سپاس کاک فەرهاد ینی زۆر جار باس لەوە دەکرێت ئەڵێ بۆچی ئێمە گلەیی لە مالکی بگرین مالکی ئەوێت کە پێکەی خۆی بەهێز بکات ئەوێت لە ناو عەرەبە عروبیەتی خۆی دەربخات بۆیە هێزێنێتە سەر ناوچە کوردیەکان بۆیە ئەم شەڕە لەگەڵ کووردا ئەکات بۆ ئەوەی کە وەزعی خۆی جێگیرکات لە ناوچەکانی خۆی کەواتە ئەگەر ئەمە موبەڕێک بێ لای ئەوانی کە باس لەم مەسەلەیە ئەکەن بەرامبەر ئەبێ لایەنی کوردی چی بکە بۆ ئەوەی ئەم موبەڕێرە نەمێنێت سەرەتا دەبێت ناو ماڵی خۆی دەست پێ بکاتن ناو ماڵیش بەوە دەبێتن کە بە بۆچوونی ئێمە ئەگەر بێ مەسەلە هەرێمی کوردستاندا دەستوریی پەسەندکرامان هەبووە لایەن خەڵکی کوردستانەوە بە تەوافق بگەی بینە ئەو دەستورە لە دەستوری عێراقیدا لە ڕووی قانونی و لەو دەستوریەوە دەڵێت ئەوانە سوڵتاتێکن دەسەڵاتدانێکن حەسریەن تایبەتن بە ناوەندەوە سەر بە بەغدان هەندێکشی دەستنیشان کردیە مشتەرەکن هەندێکشی بەجێ هێشتێ بۆ دەسەڵاتی هەرێمەکان کەوا بوو ئەو دەسەڵاتانی کە تەحدید کراون دەستنیشان کراون دەسەڵاتی مرکزە ئەوی دیکە یا هاوبەشە یا هی خۆتە لە کاتێکدا ئێمە کە لە هەرێمی کوردستاندا نەمانتوانیەوە دەستورێک پەسەند بکەین دواتر بخێنە بەردەمی ڕایگەشتی کوردستان و خەڵک پەسەندی بکاتن و ئەو دەستورە مەعموور بی لە کوردستاندا بەو دەستورە دەتوانین ئێمە دەستنیشانی زۆرێک لە مافەکانمان بکەین ئەو یەک لە ئالیتەکانی ترە یەکێ لەو ئالیتانەیە کە ئەتوانین ڕوبڕووی عێراقی ئێستا ببینەوە چونکو عێراقی ئێستا ڕاستە ئێستا مەثەڵەن بۆ نمونە لە ڕووی هاوسەنجی هێزەوە ئەو لەگەڵ 2003 ئەو 9 ساڵە جیاوازی زۆر ڕوویداوە لەوەی مەثەڵەن ئەو وەختە ئەو ئەگەر بەلیۆیەکی عسکەری سەرەتایی جێیش عێراقی تشکیل کرابێتەوە ئێستا خاوەن 1 ملیۆن چەکدارە ئەگەر ئێمە مەثەڵەن بۆ نمونە ئەو ڕۆژە عێراق پێویستی بۆ ببێ ئەمریکا 2 ملیارد دلاری بداتێ بە هاوکاری ئێستا ئەو میزانی ساڵی ڕابردووی ئەم ساڵی 100 ملیارد دلار بووە 2 میزانی وڵاتی عەرەبی بووە ئەگەر ئێمە لەو ڕوانگەوە سیر بکەین ساڵی داهاتوو 170 ملیارد دلار داهاتی عێراقەکەوا بوو هاوسەنجی هێز لە بەرژەوەندی ئەوە بەڵام تو دەبێت چ بکەی دەبێت لە نێوماڵی خۆتدا پێکان بەهێز بکەی بەچی دەبێت یەکەم ئەوەی کە بینیمان لە کۆمەڵی پێرەی حیزبە کوردستانەکان لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێم کۆدەنجێکی نیشتیمانی جوانی لێ ڕەنگیدایەوە ئەوە بەرپەرزانەوەیکی گەورەیە بۆ ئەم عێراقەکە ئێستا ڕێهان لەسەر جیاوازیەکانی ناو کوردستان دەکاتن ئێمە لەگەڵ بەغدا سێ گرفتی سەرەکیمان هەیە خاک دەسەڵات داهات لە مەسەلەی خاکدا هەمووان یەکدەنجی کەس نییە لە کوردستاندا لە هێزی سیاسی و تا دەگاتە هاوڵاتیشی ئاسایی هەمویان بەرپرسیارانە ئەگەر لە ناوخاچ کوردستان ئەگەر لە دەرەوە لە وڵاتانی دەرەوەی هەر هەموو یەک دەنگە لە مەسەلەی خاکدا کەمە خاچ کوردستانە بۆ کورد بێ و مافی خۆشمانە لە مەسەلەی دەسەڵات ئەم وڵاتی هەمومانە دی باشە بەژی ئێمە کوا شەراکەت کوا خەڵکی کوردستان دەستی چی دەڕوا لە بەغدادا ئەو ئێستا داوای ئەوە دەکات دەبێ هێزی سەربازی بێنێ بۆ خاڵە سنوورەکان و فڕۆکەخانەکانی کوردستان و سنوورەکانیش کۆنتترۆل بکات دی باشە ئێمە لە بەغداد دەسەڵاتمان چی ڕۆژ بە ڕۆژ پێکەمان بێهێز بکەوە نابێ لە مەسەلەی داهات مافێکی سروشتی و سەرەتایی و ئاسایی ئەو خەڵکێ ئێمە مادام دانیشتوانی ئەو وڵاتین ئێوە وڵاتە داهاتی بۆ هەمومانە هەرێمی کوردستانە و داهاتی کەوا بوو هەرێمی کوردستان مەبەستە هەتا عێراقیش نەخێر ئێمە شەریژین لە هەموو داهاتی بەشێکی لە عێراقدا ئەگەر ئیجازەم بدەیت کاتم نەماوە چینە ناوبڕێک و کە گەڕینەوە ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە وڵاتان